خدایم بریزم بردامن پیشکشکردنی برنامه کردیش رادیو 2000 FM. درباره روشال باشوری کردستان لعراق لروجلات ناوین و هن بابت دن امیه پیوینه کی تو سیاست مدای نافدار بریز سردار پشتری بکن که او نهاج لندن تو میر سر خط تلفونه. کاک سردار پیشکی سپاس با کاتو باشتابونی جنابتن لام گوتو بیج پرسی دا باشبونی عراق روج بروج برسترد به هملایان به پسیارانی امریکی و هملایان به پسیارانی عراقی به بیرو رای جنابتن عراق لام وضع و شر و خوپیشاندان روجانه لدج حکومات بغداد و شری لدج داعش برو چی اچی؟ بازار سلاوێکی گەرم لە گوێگران و ستافەکەی ئێوەی ڕادیۆی ئوسترالیای بەڕێز بکەم. کاکە مستەفا ئەلبەتە پرۆژەی دابەشبوونی عێراق لە دەستی کەم لە ساڵی 1991ەوە دەستی پێکراوە، بەڵام بەو دوایە شتێکم خوێندەوە گویا لە 87 سەیەکی ئاوا کراوە. اینجا طبعا ئەمە من کتێبم لەسەر نووسیوە، لە کتێبەکەدا ئاشکرام کردووە لە ساڵی 1991 من تاکە کورد بووم کە داوای سربەخۆیی کوردستانم کردووە. ئەو حیزبانەی دیکە هیچیان داوای سربەخۆییان نەکردووە. ئەو داوای من بوو بەهۆی ئەوەی کە بەڕاستی ئەمریکاییەکان ئەم پرۆژەی دابەشکردنی عێراق بهێننە پێشەوە و پرۆژەی ویلایەتی مووسڵ یان خستی باغەڵی منەوە. ئەوان بە منیان گوتیان تۆ دوای ئەو پرۆژەی ویلایەتی مووسڵ بکەوە و هەوڵ بەگەلی کورد ڕازی بکە بۆ ئەوەی کە داوای دابەشبوونی عێراق بکەن لە ڕێگای ئەم پرۆژەی ویلایەتی مووسڵەوە. منیش کە تەماشای پرۆژەکەم کرد و تەماشای نەخشەکەم کرد، لە ناو پرۆژەکە و نەخشەکەدا تکریت و سامەڕا و کەرکووک و بەعقوبە هەموو بە خاکی کوردستان حساب کراوە، دەناو نەخشەی پرۆژەی ویلایەتی مووسڵدایە. من یەکجار زۆرم بەدڵ بوو کە بەڕاستی ئێمە خاکە داگیرکراوەکانمان دەست دەکەوێتەوە وە کارم لێی کرد. ئەلبەتە هاتوومەوە کوردستان لە زانکۆ باسم کردووە لەگەڵ کاک مەسعود لەگەڵ مام جەلال، بەڵام بەداخەوە دوای عومەر سوچی تۆ ئەو پرۆژەی تێکدا و تێکدانی پرۆژەکەش بوو بەهۆی ئەوەی کە بەڕاستی دۆستەکانم ناڕازی بن لە هەڵوێستی عومەر سوچی و نیان هێشتا ئەو بە هیچ جێگایەک بگا. پرۆژەکە لە لای من نەمردووە، هەر کاری لێ دەکەم و بەردەوام لە پەیوەندیدام، هەم بۆ ناوخۆی وڵات و هەم بۆ دەرەوەش. ئەلبەتە خۆی سیاست وەکو چێشت وایە دەبێ بکوڵێ ئامادە بکرێ. بار و دۆخی عێراق بۆ خۆی وەکو ئەو چێشتە ئێستا ئامادەیە بۆ دابەشبوونی عێراق و لە دابەشبوونی عێراقدا ئۆتۆماتیکلی کە دابەش بکرێتەوە جارێکی دیکە عێراق دەچێتەوە سەر ئەو دابەشبوونەی دەورانی عوسمانیەکان کە عێراق چەند ویلایەت بۆ پێشتر. طبعا پێشتر لە سەردەمی عوسمانیەکاندا عێراق سێ ویلایەت بووە: ویلایەتی مووسڵ، ویلایەتی بەغدا، ویلایەتی بەسڕا. اینجا ئێمە کارمان بە ویلایەتی بەغدا و بەسڕا نییە، بەڵام دەستی کەم ویلایەتی مووسڵ کوردستانە و زۆرینەی کورد تێیدا دەژێت و وە بۆ ئێمە دەبێ. بەڵام دووبارە ئەوەی کە دوای دەخا دابەشبوونی عێراق و پرۆژەی ویلایەتی مووسڵ ئەو بارودۆخەی کوردستانە. چونکە دەبێ بڵم بەداخەوە لە ساڵی 1992ەوە لە دوای هەڵبژاردنەکەی 92 کە ئەم حیزبە کوردیانە بەهۆی دەنگی خەڵکەکە، بەهۆی چاوبەستنی خەڵکەکە دەنگیان بۆ خۆیان هێنا، خۆیان کردە سەرۆکی کوردستان و دەسەرۆکیشدا گوتیان ئێمە ڕازینی عێراق دابەش بکرێ و تاوەکو ئێستاش لەسەر ئەم بیر و باوەڕە ماون و ئەمریکاش کە تەماشا دەکا دەنگ دەرەکان خەڵکەکە سەرگردایەتی حیزبەکان هەموو دەڵێن نامانەوەی عێراق دابەش بکرێ، خۆی بێدەنگ کردووە ئێستا. یعنی
دابش دەبێ بەڵام سەرکردایەتی حیزبە کوردیەکان لێ ناگەڕن. بەڵێ من خۆست کاکە سەردار عینی پرسیال ژنابتان بکەم وەکو ژنابتان دیار کرد کە جنابتان یەکەم کەس بووی داوای سەرخۆبوونی کوردستان کرد کە ئەو کاتە زۆر پارتیەکانی کورد لە دژ بوون بەڵام ئێستەژی زۆر پارتیەکانی کورد لە دژی سەرخۆبوونی کوردستانن. ئایا ئەم بڵێن ئەمڕۆ سەرخۆبوونی کوردستان لایەن وڵاتانی دەروا و ئەمریکا و هەن وڵاتانی دۆست بڵێ کورد پارتیەکانی کورد ئامادە بن کوکو ئەو سەرخۆبوونی ئەم بڵێن ئیعلانی بکەن کە هەن زۆر پارتیەکانی گەورە ئێمە هەن باکوورن پێکەکە و یەکەتیوان دڵێن ئەونا لە دژ سەرخۆبوونی کوردستان. کاکە مستەفا من لە تۆ لە گوێگرانی ناشارمەوە من قاوەن پەیوەندیم و کار بۆ سەربەخۆیی کوردستان دەکەم. ڕەنگە هەموو شتێک لای من باس نەکەن لە کۆمەڵگای نێونەتەوەی بەڵام کە هەندێک شتیان باسکرد تێدەگەم. من پێم وایە کۆمەڵگای نێونەتەوەی بەتایبەتی ئەمریکا شەپکەگوڵی سەرخۆیی کوردستانی ئامادە کردووە بەڵام کورد نازانێ وەری بگرێ. دەبێڵم بەداخەوە سەرکردایەتی ئەو حیزبانە هەر هەموویان بە تێکرا دەستیان لە ژێرسەی داگیرکەراندایە و ئەگەر داگیرکەران نەبن نابنە خاوەنی ئەو دەسەڵات و ئەو قسەیە. اینجا بۆ ئەوەی کە دەسەڵاتیان لە دەست نەچێ گوێ بۆ داگیرکەران ڕادەگرن کە داگیرکەرانی دڵێ ئەو چەپکە گوڵە وەرنەگرن و داوای سەربەخۆیی نەکەن. کێشەکە لێرە لەوەیە دەنا بار و دۆخ ئێستا نەتەنها بۆ عێراق بۆ کوردستانی گەورە گونجاوە کە کوردستانی گەورە یەک بگرێتەوە سەربەخۆیەکی تەواو وەربگرێ. کاکە مستەفا من لێت ناشارمەوە ئەمریکا داوای نەخشەی کوردستانی گەورەی لە من کرد. نەخشەکەم بۆ داڕشتووە ئەو نەخشەی کە لە ناو سایتەکەمدایە بۆم ناردووە لەسەر نەخشەی من ئەوان نەخشەیەکیان داڕشتەوە. نەخشەی یەکەمم بەدڵ نەبوو دوایە نەخشەی دووهەمیان داڕشتەوە هەردووکی لە ناو سایتی ئینتەرنێتەکەمدا هەیە ئەگە تەماشای بکەیت. کاکە مستەفا لە ساڵی 2000 هاتن بۆ ماڵەوە بۆ لام وتیان پێمان خۆشە تۆ لە سەردار بچێ دەرەوە حیزبێک دروستکەی حیزبێکی نەتەوەیی ئێمە هەموو شتێکت بۆ دابین دەکەیت. ئەم نیش کوتم وەڵڵاهی نە حەزم لە حیزبایەتیە وەنە لە حیزبایەتی دەزانم چونکە حیزبایەتی تا ئێستا ماڵی کوردی وێران کردووە نامەوێ خۆم لە حیزبایەتی بدەم. ئەوانش گوتیان باشە ئێمە پرۆژەیەکت بۆ دەنووسینەوە پرۆژەی سەربەخۆیی کوردستان تۆ بیخەنا و سایتی ئینتەرنێتەکەتەوە. منیش گوتم بابدانم پرۆژەکەیان چییە کاتێک دوای 3-4 ڕۆژ گەڕانەوە پرۆژەکەیان بۆ هێنام سێ لاپەڕە بە ئینگلیزی کاک مستەفا سەرم سوڕما چونکە ئەوان پرۆژەکە باسی کوردستانی گەورە دەکەن باسی بەدەستهێنانەوەی خاکە داگیرکراوەکان دەکەن. ئێستا ئەم پرۆژە لە ناو سایتەکەمدا بە ئینگلیزی بە عەرەبی بە کوردی هەیە بەڵام ئینگلیزیەکە لە هەمویان چاکتر چونکە ئینگلیزیەکە دەقی نووسینەوەی ئەوانە. اینجا دێرەدا ئایا ئەوان کە هاتوونە ئەو قەناعەتە کە دەبێ کوردستان یەک بگرێتەوە و باس لە کوردستانی گەورە دەکرێت و بەڵام سەرکردایەتی حیزبەکان ڕێگرن. کاکە مستەفا ئەمن پرۆژەی ویلایەتی مووسڵ و لەگەڵ کۆمپانیای نەوتەکە کڵێشەی پرۆژەکە بەدەستی خۆی داوێتە کاک مەسعود و مامجەلال. ئەمما ئەوان گوتیان ئێمە نامانەوێت عێراق تەقسیم بکرێ. ئەمە گوناح لە کۆمەڵگای نێونەتەوەیی نییە گوناح لە سەرکردایەتی ئەو حیزبانەیە نەک تەنها سەرکردایەتی حیزبەکانی خوار و کوردستان هی ڕۆژهەڵاتیش هی سەروی کوردستانیش هی ڕۆژئاوای کوردستانیش. من کاک ساڵح مسلیم هات بۆ ماڵەوە لەگەڵم دانیشت باسی سەربەخۆیی کوردستانم لەگەڵ کرد ئەو گوتی ئێمە لەگەڵ سەربەخۆیی کوردستان نین. یعنی کێشەکە لەوەیە کۆمەڵگای نێونەتەوەی ڕازیە شتێکت بۆ بکە ئامادەیە شتێکت پێ بکە بەڵام بۆ خۆت ناتوانانی چەپکە گوڵەکە وەربگری. بەڵێ وا دیارە کاک سەردار نەتەوەی کورد پارتیەکانی کورد ژمێژوو فێری تەجریبەی
کورد نەبوونە مەبێ پرسیارێکی تر کاکە سەردار وەکو ئەزانی لە پاش ماوەیەکی درێژ لە کێشەکانی نێوان پارتیەکانی باشووری کوردستان دەرباری پۆستی سەرۆکەتی ئەو کێشە ئەڵێن ئێستا چارەسەر بووە و بۆ 2 ساڵی تر بۆ مەسعود بارزانی پۆستی سەرۆکەتی هاتیە درێژکردن بیر و ڕایژ نابتەن تە بڵێ ئەم کێشە بە تەواوی لە نێوان پارتی و یەکەتی و گوێران و یەکگرتووی ئیسلامی هاتووە چارەسەرکردن؟ نا من پێم وانە بە یەکجاری بێتە چارەسەرکردن کاکە مستەفا من دەناو ئەو وەزعدا گەورە بووم و لێشیان نزیکم لە هەموو لایەکیان هەڵبەتە دەبێ بڵم بەداخەوە لە ساڵی 1964ەوە ساواکی ئێران توانی درزێک بخاتە ناو کۆمەلگای کوردیەوە ئەو درزە تاوەکو ئێستا بەردەوامە و ئەو درزە بوو بەهۆی ئەوەی کە کوردەکانی ڕۆژهەڵاتیش بە هیچ نەگەن بوو بەهۆی ئەوەی کە کوردەکانی سەرۆک کوردستانی بە هیچ نەگەن حتا ئیڕۆژ ئاواش بە هیچ نەگەن ئەو درزە پێک ناکەوێتەوە تاوەکو ئەو دوو بنەماڵە دەسەڵاتیان لە دەستدا بمێنێ بە معنای بنەماڵەی بارزانی و بنەماڵەی جەلال تاڵەبانی تا ئەو دوو بنەماڵە دەسەڵاتیان بەدەست بمێنێ ئەو درزە هەر بەردەوام دەبێ لە یوتیوبێکی ئەمریکادا دیتومە ئەرز لەت بووە درزی کەوتۆتێ ئەو درزە درێژە کیلۆمەتر بە 2 کیلۆمەتردا ئەو درزەی سیاسی کوردیش ئاوا بەردەوامە و جارێ باوەڕ ناکەم کە بۆ کاک مەسعودیان درێژ کرد بێتەوە دووهەم ئەگەر درێژی کشی بکەنەوە درێژکردنەوەیە کە لە دڵەوە نەبوو قیمەتی نییە یعنی ئێستا من ئەگەر لە دڵەوە تۆم خۆشنەوێ لەسەر دەم بۆشت پێ بکەنم قیمەتی نییە ئەم درێژکردنەوەیە ئەگە درێژ کرابێتەوە درێژکردنەوەی شەراکەت دابەشکردنە و مەسلەحەتە درێژکردنەوەی کوردایەتی نییە بەڵێ کاکە سەردار زیاتر لە 2 ساڵ لە شەڕی لە دژێ داعش لە عێراق و سووریا بەردەوامە لە ئەم ڕێخستنی تێۆریست هەر دەسڵاتی خۆی فەرە دەکات ژنابتەن ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چوونە بینی بەڵی کاکە مستەفا هەڵبەتە داعش یعنی دروستبوونی زیاتر بۆ لە ناوبردنی کورد و داگیرکردنی خاکی کوردستان و کللتوری کوردیە زیاتر لەوەی کە شەڕ لەگەڵ شیعە بکە شەڕەکەی زیاتر لەگەڵ کوردە ئەمما من بەڕاستی دەستخۆشی لە شۆڕژگێڕانی ڕۆژئاوای کوردستان دەکەم کە بەڕاستی زۆر بە پیاوانە لە بەرامبەریان ڕاوەستاوە و ڕاژەوەستن و من کارێکی وام کرد کە بەڕاستی ئەمریکاش بێتە سەر خەت یارمەتیان بدا چونکە من ئەوان بە شەڕکەری ڕاستەقینە دەزانم لە بەرامبەر داعیشدا داعش هێزی خالیدی کوڕی وەلیدی سەردەمی هاتنی ئیسلامە بۆ کورد بۆ نەهێشتنی کللتوری کوردی داگیرکردنی وڵاتی کوردی زوڵم و زۆرداری بەرامبەر بە کورد جا لێرەدا دەبێ بڵم بەداخەوە هێزە کوردیەکان بە تێکڕا هاودەنگ نین لەگەڵ یەک بۆ ئەوەی لە بەرامبەر داعش ڕابوەستن هەموویان درۆ لەگەڵ یەکتر دەکەن ڕاستی لەگەڵ یەکتر ناڵێن ئەگەر ڕاستی لەگەڵ یەکتر بڵێن باوەڕ بێ کاکە مستەفا داعش خۆی ناگرێت لە وڵاتە چونکە بۆ میلەتەکەم نەتەوەکەم ئامادەیە خۆی بە کوژدا بۆ لە ناوبردنی ئەو داعشانە بەڵام سەرکرداتی حیزبەکان ڕێگا نادەن و ئەگەر بەڕاستی ئەگەر سەرکرداتی ئەو حیزبانە ئەم جارە لە ماوەی 1-2 مانگی داهاتوودا با بڵێن هەموو یەکدەنگ نەبن بۆ لە ناوبردنی ئەو داعشانە بە دووری نازانم تورکیا و داعشەکان کورد لە ناوبرن بەڵێ سیاست ماداری کورد بەرێز سەردار پشتەری ژە لەندەن زۆر سپاس بۆ ئەم کاتی ژنابتەن و سەرکەوتن و سەرفراسی بۆ کار و خەباتی ژنابتەن زۆر سپاس کاکە سەردار ئێمە سوپاس و سڵاو بۆ هەموو لایەکتان گۆداین بەرێز و گۆدارە هەپەڤینات سیاست ماداری کورد بەرێز سەردار پشتەری کرد و ئەوژ لەندەنێ تەبمە بول سەر خەتا تێلفونێ هونەرمەند زەکەریا و سرانە کوردستان